یارانە کوردەوار وەختتان وە خەیر. منم ڕۆ گوێم لە سمینارێک بوو کە مەلا بەختیار سەبارەت بە ئەوزاعە حکوومەتە هەرێم قسەیە کرد. لەگەڵ دۆستی قسەمە کرد، وتی ئەو ناوەڵۆکانە منێ باش نین بۆ دیبەیتەکان، مەسەڵەن بە حکوومەتە هەرێم مێژە حکوومەتە حەلیم. وەبیرە قسەیە کەوتمەوە. ئەم دیبەیتە جوابێکە بە تەمامە مەسائلێک کە مەلا بەختیار لەوێت تەرحی کرد و کەسانێک لە ژێرە ناوە بەشدار بووانە لە سمینارەکە پرسیاریان لێ کرد و تەحلیلیان ئەکرد و ئەوە بەشدار بوون. ئەمما خۆب بە باوەڕ من فرەیەک لەوانە باسی حیچێکیان لە شەقامە کوردی نەکرد. مەرحومە باوام وەختە خوای نەقڵێکی کردبوو، حکایەتێکی تعریف کردبوو. ئەو کڵە پیاوانەی کورد پڕبوون لە حکایەت و پڕبوون لە چیرۆک و کوردە چیرۆک. فەرمویان وەختە خۆی لە منتەقەی هەڵەوجە و شارە زوور کاورایەکی کاربەدەست بوو، بەگێک بوو، دیوەخانی بوو، کەسایەتی فرە بە دەوریەوە بوون و ژنەکەی سکی پڕ بوو زا و دوانەیەکی کوڕی بوو. خەڵک لە تەواو شارە زوور کۆبوو و هاتنە لای و مەجلس گێڕیا و میێوانی دریا لەبەرەوەی ناوە مناڵەکان بنێن. هەر کەس و هەر سەرۆک عەشیرەیەک و هەر دەسەڵاتدارێک و هەر پیا و خاسێک و هەر ئاقڵێ ناوێکی وت. ناوی خۆش و سەیر و سەمەرە و ئەوانەیانەوت کە لە لیاقەتە کوڕە ئەم بەگە بوێت. گشتی کە قسەکەی تەواو بوو، کابرای ساحێ و مناڵ وتی من ناویان ئەنێم ئەلک و وەلک. گشتی حەیرەتیان کرد، ئەلک و وەلک ناوە، ئەویش ئەم گشتە کەبکەبە و ئەم گشتە دەسەڵاتە و مناڵە دوانەی خۆشەویستە کوڕ و وتی بەڵێ من ناویان ئەنێم ئەلک و وەلک. وتیان قوربان شایستە نییە؟ وتی نا با شایستەس. ئەگەر گەورە بوون و لیاقەتیان بوو ئەوونۆ وەلی بەگ و ئەلی بەگ، وەلێ ئەگەر نەیان بوو با هەر ئەلک و وەلەکون. مەلا بەختیار ڕۆژە ئەوەڵ وەختە ئێوە ئەم جەریانە دەست کرد و دەست هەڵوەسەی حکوومەتە هەرێمتاندانیا، ناوێکی زل و قەبە و فرە زیرەکانە و پڕ بە پێسە خوەتان و لێتان نییە حکوومەتە هەرێمە کوردستان. وەکو ئەو ناوانەی وە ئەوانەی لە مەجلسەکە دانیشت بوون حەزیان پێکرد بینێنە سەری. مەسەڵەن دیوتە کابرا ناوەنێ لە دەخەزارێکی سیخنی کوڕی پێژێ ڕۆسەم. تەماشای ڕۆسەمی جەگری لوتی بگری گیانی دەرەچێ. ئێوەیش بە خۆتان وت حکوومەتە هەرێمە کوردستان، کوردستانە عێراق. بریاناوە خۆتان بنیایە حکوومەتە حەلیم، شاید تێ بکۆشیانە پێتان بێژن حکوومەتە هەرێم. بۆیە ئێوە ناوێکی زلتان لە خۆتان یا فکرتان کرد فرە ناوێکی شیک و ڕێک و پێکە، بەڵام بەقەدەر قازانە حەلیمێک بۆ ئەم کوردەوارە منفعەتە معنەویتان نەبوو. بۆیە ئەم قەیرانە گەورە مەوجودە و بۆیە ئەمڕۆ جەنابەت هەنێ قەیرانە دەستەبەر کرد و بەحست کرد. وتت کە احتمالاً حکوومەتە عێراقی بڕواد و یاسا بگۆڕێت.
ئەگەر حکوومەتە عێراقی وە کازمی بەرەو گۆڕینی یاسای و دەستورە عێراق بڕوا، ئەووەڵین شتێکە لە دەستی ئەدەن ماددەی 140. تۆ وتت لەگەڵ گەورە بلیمەتەکان و کەسایەتیهای گەورەی عەرەب قسەت کردووە، عەرەبە عێراقی، و حیچ کام لەوانە لەگەڵ ماددەی 140 نەبوون، و وتویانە زروفێکی ناسک بوو لێمان قۆمیا بوو بە پەلە 140مان قبول کرد. پس تۆ وتت خەتەرە ئەووەڵ ئەمەسەکە ئەگەر ئەمانە گەرەکیان بێ دەستور بگۆڕن 140 ئەڕوا. تۆ وتت کە تەمام ئەحزابە عێراق سەنگینی خۆیان لە دەستداگە، وەزن و کێشێکیان نەماگە، خەڵک بە عەرەب و بە کورد و ڕقی لە حیزبە. وتت کە جیلێکی گەنجی یاخی دروست بووە، حەزی بە هیچ کەسێک نییە و قسەی خۆیەکە، و قەیرانەکان کە لە حکوومەتە حەلیمن تۆ فکر ناکەی لە چوارچێوەی ئەم حیزبانە تێپەڕ ببن، بەڵکو خەڵک بازی داوە تێپەڕیوە لەم حیزبانە. ئاماژەت بەوە کرد کە ئەمانەی کە معتەرزن بە دەسەڵات و حکوومەتە هەرێم نازانن چیان گەرەکە، ناوێت تونند و تیژی بکەن، لە هیچ کوێە بە تونند و تیژی حکوومەت نەگۆڕیە. مثالە تونست هێنا و مثالە سووریەت هێنا و مثالە ئەلجەزایرت هێنا. وتت لە سووریا خەڵک دەسی بردە چەک و حەل نەبوو بە چەک، بەڵام لە تونس حەل بوو. تۆ ئەمانەتە وت مەلا بەختیار. وتت ئێمە لەبەر قەیرانە گەورەین، جەهەن لەبەر قەیرانە گەورەس، لە خاوەرمیانەی گەورەوە دەسە پێ کرد، هاورتە سەرە قەیرانە کۆڕۆنا زیادکردنە بوجەی نظامی. لە ئاخرە وتت من پێشنیارێکم داگە، پێشنیارەکەش ئەوە بووگە کە کۆنگرەی نیشتمانی بگیرێت تا بەڵکو بتوانن حەلێکی بۆ بدۆزن و ئەگەر نەیکەن ناچێت. مەلا بەختیار هیچ دەسەڵاتێکی نەماگەها، مەلا بەختیار قسەیشی لە یەکێتی ناخوێنەوە، ساڵحاز ناخوێنەوە، هیچ سنگ و کێشێکیشی نەماگە. بەڵام من بۆ وەڵامە مەلا بەختیار ئەدەمەوە، بۆ خاتری ئەوەی مەلا بەختیار دەسی بوو لەمەی کە ئمڕۆ پێێژن حکوومەتە حەلێم. مەلا بەختیار ئاماژەی بەوە کرد، وتی بە 50 ملیۆن کورد و هەر ئەم حکوومەتە هەرێمەمانە هەس، ئەمەمان لە دەست بچێ، حیچمان بەدەسەوە نامێنێ. هەموو هیواکان بەسراوەتەوە بەم حکوومەتە هەرێمە. جا بۆیە مەلا بەختیار ئێشێ وەڵام بدرێتەوە. ئەگەر مەلا بەختیار قبوڵێتی کە 50 ملیۆن قەومە کورد، ملەتە کورد، ئومەتە کورد مەوجودە، ئەمەی کە بە قەوم بەحسیەکەن، و ئەمان نمونەی دەسەڵاتدارێتیە کوردن، ئەو جار مەسئولیەتە گەورەوە لەسەر شانیانە. پس ئەگەر کارنامەیەکی دروستیان بوو بێت، جێگەی هیوای 50 ملیۆنەکە بووگن، ئەگەر کارنامەیەکی غەڵەتیان بوو بێت، مەسئولیەتی قورسیان هەیە بەرامبەر بە نابودی هەر ئەم بەشە چکۆلە کراوەی بە ناوی قەومی کورد و میلەتی 50 ملیۆنی کوردی دابەشکراوە. ئەمانە مهم بن، ئەمانە تەوەرەی باسەکەی بوون، سمینارێ بوو کە ڕوودا و داینیا بوو. بۆ من کات زۆرەگرێ بێرم قسەکانە مەلا بەختیار وەکو چۆن خۆی ئێژێتیان بڵاوی بکەمەوە وەکو نەریت ڕاپەڕین. ئێستا ئێمە یەشێ بین وەڵامە مەلا بەختیار بدەینەوە، تا مەلا بەختیار بزانێ ئەوانەی وانە ناوە شەقام مەحسوڵەکەین کێ ئەمانەی بەرهەم هاوردووە. ئەگەر ئێمڕۆ تاکێک لە سلێمانی، لە کەلار، لە خانەقەین، لە دوهۆک، لە زاخۆ، تووڕەس، هیلاکە، مەندووە،
بووە بە پرۆکازمی، حەز بە کازمیەکە، لە خۆی و خولیای کازمی گرتوویەتی. ئەمە مقەسرەکەی کێیە؟ تماشاکە من مەلا بەختیار باسە کارەبا ناکەم، من باسە ئاو ناکەم، من باسە نەبوونە مەعیشەت ناکەم، من باسە بێموچەیی ناکەم. من لەم بەشەوە دەسی بۆ ناوم، زۆر تکراریە. تۆ هەڵە گەڕێت و بە خەڵکی ئێژی بە توند و تیژی نابێ، بە چەک نابێ، حەل نابێ. ئەم دیاردەی تۆ بەحسیەکەی سێ ڕێگە لە بەرپێی ئەم خەڵکی کوردەسە. یەک، دانیشە و ئێوە تەحمولکە، ئێوەیش دانیشن بە دیار کەرەمە بەغاوە، بزانن بەغا چی لێتێ، بزانن کازمی ئەبێتەوە بە سەدام حوسێن یا نابێ بە سەدام حوسێن، بزانن دەستورە عێراقی ئەگۆڕێت. ئەگەر دەستورە عێراقی گۆڕیا ئایا فقط 140 نامێنێ یا فرەچتێ نامێنێت؟ وە تۆ لەوێ هیچ سەنگێکە نییە. ئەمانە خۆیان گرتگەس و چەکیشیان هەست، ئەسلحەیشیان هەست، مەشروعیەتە نێو دەوڵەتیشیان هەست. تۆیش خەڵک لێت قینیان تێ، تۆیش خەڵک لێت متەنەفرە، تۆیش ئەوە نەتانە زۆڵم کرد، ئەوە نەتانە دزی کرد، ئەوە نەتانە نۆکەری کرد، ئەوە نەتانە کورد نابوت کرد. هیچ پێگەیەکی مردمی دنیا کامە هێز بربە هێزە کازمی یا هەر کەسێکی تری حکوومەتە مەرکەزیە عێراق ئەگرێ ئەمڕۆ بێت سلێمانی بگرێ، کام هێز دەژە تەرۆرە جەنابەت یا هێزی زێرەڤانی مەسعودە بارزانی؟ ئەگەر هێزە زێرەڤانی و ئەگەر هێزە تۆ بەرە 48 ساعتیان کرد و نەڕۆخیای و دەرنەچوویت، خەڵک پێتێژێ قارەمان. هیچ کام لەو پێشمەرگانەی تۆ نە مەبدەئیان هەست، نە باوەڕ و ئینتیمای نیشتمانیان هەست، نە ئەزانن نیشتمان چییە، نە ئەزانن کوردبوون چییە، نە ئەزانن کوردایەتی چییە. ئەوانەی تۆ مەلا بەختیار، ئەوانەی یەکێتی، ئەوانەی پارتی ئێوە دروستان کردن کە خزمەتە ئێوە بکەن، کاورا فقط حەزەکا بە یەکێتی، چون یەکێتی نانی ئەداتێ، حەز ئەکا بە یەکێتی چون مەسئولێکی یەکێتی ئەم بەناوەکەی خۆی بانگەکە، حەز ئەکا بە یەکێتی لەبەرەوەی مەعیشەتەکەی ئمڕۆی لەسەر یەکێتی ئەچێ. بەڵام بەیانی ئەگەر پەلاماریاندا تۆ بەچی بەرئەگریت بە هیچ. ئەو جار تۆ ئەگەر شکست بخۆی، یەکێتی و پارتی شکست بخۆن، کورد شکستی هێناوە، دەیمەلا بەختیار ئەگەر کورد شکستی هێناوە، بۆ ئیستە کورد ڕوو ئەکاتە ئێوە هەموو غەریبەن، هەموو خراپن، هەموو جاشن، وەلێ هەر ئێوە کوڕە خاسن گەشتی خراوە. پس تۆ ئالەگرا ئەوێنی ئێوە داوێکتان تەنیگەسۆ کە نەک خۆتان ئومەتە کوردی و ملەتە کوردیتان بەرەو نابوودی بردگە. تۆ وتت ئێمە لە لێوا لە هەڵدێراین، ئێمە لە هەڵدێر نین، ئێمە لە بنە دۆڕین، کەوتگینە خوارۆ، تیکە تیکە بووگین. تۆ خەوەرە نییە، نەگەیگە بە تۆ هەنووس خەوەرەکە و ئێمە ئێستا تێنە سەری و ئەمە تەحلیل دەکەین کە کێشەی ئەم مەردمە چییە، ئەم مەردمە بۆ واسەوە، تۆ بۆ هیچ وەخت نەتوانی پاڵبەی بەم مەردمە، بۆ تۆ هیچ وەخت لەم مەردمە نەبووی و ئەم مەردمە تۆ بەهینە خۆی نازانێ، بۆ ئەم مەردمە حەز ئەکا هەر غەریبێ بێ لەسەری دانیشێ تۆ نەبی. بەس تۆ نەبی. ها تماشاکە کازمی نەک باڵای 2 مترە، نە لە تۆ ڕێک و پێکترە، نە لە تۆ جوانتر و قۆسترە. کازمی کێز ئەم مەردمی ئێمە وا خولیای کازمی دایگرتگن. دەلیلەکەی ئەوەسە لە تۆ قینیانە، بۆیە بەرەو کازمیە ڕۆن. بۆ لە تۆ قینیانە، سەبەب چییە لە تۆ قینیانە؟ بزان مەلا بەختیار من ئیشێ بە تاقەتم دیبەیتە بکەم تا تۆ گوێبەی کێشەکەوا لەکوێە. مەلا بەختیار من کاسبی ئەزانم ها،
پێتوانە بێ ئێمە تجارەت نازانین، پێتوانە بێ ئێمە ئەرزە واقع نازانین چییە، پێتوان نەبێ ئێمە نازانین دنیای ئەمڕۆ وا لەکوێوە، سیاسەت واقع گەرایانە وا لەکوێ. بابزانی مەلا بەختیار، ئێوە تەبلیغە لیبەرالیزمەکەن، تەبلیغە لیبەرالیزمە ئابووری ئەکەن. ئێوە من خۆم گوێم لە سمینارەکانە تۆ بووە وتوتە ئێمە بازاڕە ئازاد قبوڵەکەین، ئەوە ئێوە بوون شعارتاندا ئێمە دووبەی دروست ئەەکەین، دووبەی دووەم دروست ئەەکەین لە کوردەوارە. ئێوە وتان هەر ئەم داستانی لیبەرالیزمی ئابووری مارکتینگ سۆسایتیە، کۆمەلگای بازاڕی، دوو ئەسڵت تۆ تیا فەرامۆش کردووە. ئەسڵی ئەووەڵە مەسە تۆ ئەگەر چکۆلەبی ڕقەبای گەورە و ڕەقیبەت خوا، تۆ لەم بریتانیا لەم ئەمریکا گەرەکت بێ ئیشی وە کاری اقتصادیکەی، بەڕاحەتی کۆرپۆرێشنەکانت خوێن، بەڕاحەتی ئەتخۆنها ناتوانیت. تۆ گەرەکتە پیتزا شاپ لێبەی، پیتزا هات ئەتخوا، دۆمینۆ پیتزا ئەتخوا، تۆ گەرەکتە قاوەخانە لێبەی، کاستا کافی ئەتخوا، ستاربۆکس ئەتخوا. شاید تۆ دوکانە چکۆلە دابنی، شاید ئەم دوکانی تۆ هەفتەیە 1000 پاونیش بابەتۆ، 1000 پوندیش بدابەتەوە، بەڵام تۆ ناویتە فرانچایز، تۆ گەورە نابی، تۆ نابی بە میلیاردەر، نا هەناسەت ئەچنێت، ناتوانی ڕقابەتت پێ ناکرێت. بابینەوە سەرە هەرێمە کوردستان. تۆ فکر نەکەی ئێمە نافەهمین، ئێمە خیاڵ لێمانی داگە، تەوەهم لێمانی داگە، تێناگەین. مەلا بەختیار تۆ پێت وایە بە زەد و بەند یا لە زرنگترین حاڵەتایەوە فرە زرنگ بوون توانیتان باڵانسەکە ڕاگرن لە نێوانە تورکیە و ئێران و عێراق و ئەمریکا و مشتێ زەوی بکەوێتە دەستان، تۆزێ نان دەربێرن بۆ خۆتان وە بۆ مەردم. من ئەمەتانە لێ قبوڵەکەم. من ناڵێم ئێوە دەستکردن، ناڵێم کەس دروستانی کرد، ناڵێم ئێوەش زۆر شۆڕش گێڕن و لە دڵم مشت و مڕە کۆمەڵگای کوردستان هاتنە دەرەوە. باشەیستە تۆ گەرەکتە کاری بازرگانی و اقتصادی بکەین. ئەو دکتۆرینەی هەیە باسی ئەەکەن، ئەڵێن میلەتەکان ئەگەر لەگەڵ یەکتریا تیجارەت بکەن، لەگەڵ یەکتریا شەڕ ناکەن. ئەمە دکتۆرینی ئێوە بوویتر وانە؟ ئەمە دکتۆرینی ئێوەیە، میلەتەکان کە بە یەکۆ تجارەت بکەن. ئەمە ئەسڵ قسەی نێئۆلیبەرالیزمە، کە بە یەکۆ تجارەت بکەن لەگەڵ یەکتریا شەڕ ناکەن. تۆ خوات وتت هەموو کێشەکانە دنیا ئابووریە، تۆ خوات وتت هەموو شەڕەکانە دنیا لەسەر ئابووریە، وانە؟ لێ باشە مەلا بەختیار، تۆ دەست بە دەریا نەگەیگە، تۆ ڕێگە و بانی بازرگانی دنیا یا ئیشی بڕوا بۆ بەغا، یا ئیشی بڕوا بۆ تاران، یا ئیشی بڕوا بۆ ئەنکارا و دەستیشە بە دەریا ناگە. تۆ هەموو بەرهەمە ناوەکی خۆتت لەبەین برد، تۆ کارت لەبەین برد، هاتی لەسەر چی کار بکەی؟ لەسەر ترید بۆ تۆ دووبەیت، تۆ دەریات لە بەردەسە، تۆ کیانێکە وا لە بەردەسە، تا بتوانی سەرمایە لە هەموو جێگەیەکی دنیا کۆ بکەیتەوە و ببی بە بەندەری ئازادی تجاری. دەی تۆ ئەوەش نەبووی. خب مەلا بەختیار، ئیسە تۆ لەم ڕقابەتە هەیە لەم بەینە چۆن گەورە ئەبی؟ چۆن تۆ کۆنتڕۆڵی ڕێگەکانە نێ لە دەسا. بزان مەلا بەختیار، ئەم مردمە فەقیرە لەوانەیە نەزانی تۆ چیێژی. مەلا بەختیار، تۆ ئەزانی بریتانیا شەڕە تریاکی لەگەڵ چینا کرد لەبەر خاتری بازرگانی. چین وتی من بە تۆ چایی نادەمیتر، کالای تۆشم ناوێت. چایش بیزنسێکی زۆر باش بوو بۆ بریتانیا وتی غەڵەت ئەەکەی چای نافرۆشی، پەلامارە چینیدا. ئەو کاتە بوو هۆنگ کۆنگی گرت، ئەوە بوو سوپای ئیمپراتورە چین شکا لە شەڕە تریاکە و ئەمان چاییان هەڵگرت لە چین، تریاکیاندا بە مەردەمە چین، مەردەمە چینیان مۆحتات کرد، چایەکەشیان گواستەوە بۆ سریلانکا و بۆ هندوستان و لەوێ بەرهەمیان هاوردە بەرەوەی جارێکی تروایان لێ نەکەن. هەرم بریتانیا پێویستی بوو بە کاوچۆ شتێکە وەسە بنێشت، بەڵام پلاستیکی لێ دروزە بێ، لەبەر خاتری ئەوەی لە ئەمریکای لاتین دەری نەکەن، لە جەنگەڵەکانە ئامەزۆن دەری نەکەن. دەسی بەم بازرگانیە نەگا، هەستا داری کاوچۆی بردە سنگاپور، بردە مالەزی،
لەوێ داینیا و لەوێ تەولیدی کرد. چۆن ئێوە بازرگانانێ باشێک نەبوون؟ چۆن ئێوە نەتانتوانی بیر لەوە بکەنەوە ئێمە گەرەکمانە بازرگانی کەین؟ بزان تۆ ئەم مردمی ئێمەتە بە پوڵ فاسد کرد، وتت هەموو شتێ لەم دنیا پوڵە، بازرگانیە، پارە پەیداکردنە. تۆ واتوت تۆ چیت کرد بۆم پارە پەیداکردنە؟ ئەم مردمی ئێمە گەرەکێ پارە پەیداکە، ئەم مردمی ئێمە گەرەکێ بازرگانی گەورە بکە. بەڵام لە ژێرە دەیان گومڕکاتێشێ دەرچێت، لە ژێرە دەیان سەیتەرەیەشێ دەرچێت. سمێڵە ئەو دەبێت چۆرکە، سمێڵە ئەم دەبێت چۆرکە. تماشاکەن ئێوە مەجا لە بازرگانیشتان بۆ خەڵک نەیشت و هیچ بیانوتان بەوە گرت کە ئێمە تورکیە گەمارەوەمانی داوا دەبێت پارەی شیفرەی پێبین تا پەلامارمان نەدا. ئێران گەمارۆی ئێمە داوە دەبێت پارەی شیفرەی پێبین کە پەلامارمان نەدا. ئێوە وائێژن ئیستەیشە تۆ وتت من تەحەدای ئەوەکەم هەر دەسەڵاتێ بێتە سەر حکوومەت لە هەرێمی کوردستانە ئێشی ئیرتباتی هەبێ لەگەڵ تورکیە و ئێرانە. تۆ وادوت دەی ئەمانەی کە تۆ هەمووی ئێژیسی ئەو زەهنیەتەی لەو گەنجە دروست کردووە کە ئێتە ناو خیابان کە حەز بە کازمیەکە، چون تەمامی ئەمانەی کە تۆ وتر دەرەنجامەکەی ئەبێ بەمە. تۆ دەبێ بکەویتە حیزە لە بەرامبەرە ئێران و تورکیە، تۆ دەبێ بکەویتە حیزە لە بەرامبەرە بەغا. هەر چکۆ لە ترکیت و چکۆ لە ترکیت و سفرەی مردم چکۆ لە ترکی لەگرا تۆ ئینتمای نیشتمانی شت نییە، لەگرا تۆ تئۆری سیاسیت نییە، تۆ لەگرا ئەسڵ نازانی کورد کێیە. تۆ 30 ساڵ مەجالت بوو، دەستگا و دەم و دەستگات هەبوو، تۆ خۆت ئەزانی منیش ئەزانم، تۆ بە ملیۆنها دۆلار پەترۆ دۆلاری هەرێمت خەرج کرد لە سەقز، لە کرماشان، لە مەهاباد. تۆ پارەت خەرج کرد لە کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆریشنی جوولەکەی ئێرانی وە جامعەی مەدەنی دروستکەی، هەڵسوڕاوی کۆمەلگای مەدەنی دروستکەی. پارەت ئەدا بە بەچکە ئیتلاعاتی، پارەت ئەدا بە شاعری ئیتلاعاتی، بۆ لەبەرەوەی مەدحی تۆ بکەن بەناو ئەو کوردایەتی کە ئێوە گەرەکتانە کوردایەتیەکی ڕووکەش. ئێوە بە سەدحیەژن ڕووکەش کە ئیلمانەکانی جلوبەرگە، کە ئیلمانەکانی زمانە و ئیتر ئەمە نە فەلسەفەی سیاسیە، نە جیهانە کوردیەوە، نە جیهانبینی کوردیە. تەماشاکە مەلا بەختیار کورد بە کۆنگرەی نیشتمانی یەک ناگرێت. کورد بە بوومە ساقە لە دەوڕە گەڕێم بە ساقە بم با بڕێنێ دیوەخانی یەکتری دانیشین با پێکەوە تۆزی ئاوتەماتە بخۆین. هیچ کەسێ، هیچ میلەتێ، هیچ ئومەتێ لەم جیهانە بەم قسانە یەکگرتوو نابێت. هیچێک. ئەوەش درۆیە کە بڵێم بەرژەوەندی میلەتێ یەکگرتووەکە، ئەوەش درۆیە، وانە هیچ بەرژەوەندی میلەت، چون دائیمەن بەرژەوەندی گەورەتر ئێتە بەرەوە. ئەی مەلا بەختیار تۆ کە خۆت بە قوتابیە فەلسەفە ئەزانی و گەرەک تۆ بنووسیت و دانیشیت و ئەمانە قەیرانەکە وا لەکوێ ئەم کوردە بۆ یەکگرتوو نابێ. تەماشاکە من خەڵکی کرماشانم، جافم. ئێستا لە سلێمانی چی ئەگوزەرێ؟ بۆ من مهمە، زۆر مهمە. بۆ من مهمە لە هەولێر چی ئەگوزەرێ؟ بۆ سەبەب چییە؟ چون زۆرم پارە لێتان سندووە، چون حەزەکەم بە گۆرانیەکانی ناوی تەلەڤیزیۆنەکانتان، چون فرە سەفەرەکەم بۆ لای ئێوە دائیمەن لە دیوەخانە ئێوە. نا من لەوەتی ئێوە قاشتان خستوەتە ئەو سەرزەمینەم بەهینی خۆم نەزانیوە، ناشتوانم بێمە ناوی، چون نەزانم زۆر جنایەتکارن. بەڵام بۆ من مهمە سلێمانی چ خەبەرە؟ بۆ من وەڵامە تۆوە دەمەوە. مەلا بەختیار ئێوە یا عەمدتان هەیە لەوەی کە بەدەستی قەس ناڵێن بۆ خەڵک یەک ناگرێ، ئێوە کایە ئەکەن بە خەڵکی، کایەی پێەکەن. بۆیە کورد فێر بووە لە خۆی بدا، کورد بەخۆی ئەڵێ کورد خیانەتکارە، کورد خائینە، پارەدۆستە، کورد برای خۆی ئەفرۆشێ. چۆن کورد برای خۆی ئەفرۆشێ؟ یعنی ئەفغان نایفرۆشێ، یعنی ئێرانی نایفرۆشێ، یعنی ئینگلیز نایفرۆشێ، یعنی ڕووسی نایفرۆشێ. هەیەتر بلەخەرە ئەمانە هەر کاتێک و جاسووسێکەگرن. ئەی ئەم قسانە بوو کەوتووەتە سەرزاری مردم.
مردم تکراریە کاتەوە هۆ سەبەبەکەی کێ خەڵکی فێری ئەم شتانە کردووە مەلا بەختیار ئەمە 30 ساڵە ئێوە هەندێک دەستەواژەتان هاور کردتانە ناوە مێشکە ئینسانە کوردی وەکو ئەوەی کە با ماڵی کورد ڕێخین ئێوە وتان با ماڵی کورد ڕێخین ئیسە دوو دموکراتوە یەکوژن با ماڵی یەکتری ڕێخین چوار کۆمەڵەوە یەکتری ژن با ماڵە کۆمەڵە ڕێخین ئیتر ئەمە هەر ماڵە و ڕێ ئەخرێت و کەس نازانێ ئەم ماڵە چۆن ڕێ ئەخرێ بابەگیان ئەم ماڵە دانەیە پیاگی واتیا و چوارژن ئەم چوارژنە هەووی یەکترین چۆن ڕێەخرێن ڕێناخرێن تۆ هەڵەگەڕێت و ئەمڕۆ ئێژی هەر کاتێکە گەرەکمانە لە ناو بچین لەگەڵ پارتیە تەوافق ئەەکەین بەڵام هەر کاتێ خۆشیە لەسەر دەسەڵات و پشکی زیاتر ئەەکەوینە گیانە یەکتری وات نەوت خب مەلا بەختیار بابینە سەرە وشەی یەکەم کورد چۆن یەک ئەگرێ کورد بیزات خائینە کورد بەچکە جنۆکەس بۆ کورد وایە چۆن تەواو ئەم ملەتانەی دنیا ئۆکەین بەس کورد ئۆکەی نییە یعنی کورد بە پارە ئەکڕێت بە پارە فرەکارێکی پێەکەن کێ ئەم قسەی فێری ئێمە کردووە ئێمە تکراریەکەین و لە شاشەی تەلویزیۆنەکانە ئێوە ڕۆژە 100 جار تکرارەکریتۆم قسانە کێ فێرە کوردی کردووە بۆ ئێمە ناتوانین یەک بگرین مەلا بەختیار ئێستا لە دەسەڵات نەماوی ئێستا ئاغایە لاهور شێخ جەنگی و ئاغای پاڤڵە تالەبانی تویان خستوەتە دەرەوە زاواکەت ئێستا هیچ کەسێ بە قەوڵە کوردی خۆمان فڵان بە کڵاو ناپێوێ حسابیشە بۆ ناکە تۆ کارە خۆتە کرد ئێستا تۆ ئێشی وەڵام بیت و یعنی لاژەلاشکردن باسی ئەوە کردن فلان ڕۆژنامەوانە عەرەب واڵێت و مارکس واڵێت و ئەمانە هیچ کامیان نوسخەی ئومەتە کوردی نین هیچ کامیان گزارش لە شەقامە کوردەوار و ئینسانە کوردی ناکە بۆ کورد یەک ناگرێ بۆ ئەم پرسیارە من کردم هیچ کامتان تا ئێستا وەڵامتان نەداوەتەوە وەڵامەکەی ئێوە ئەمەیە کورد خائینە دوژمنان ناهێڵن پیلانی دوژمنانە دوژمن پیلان گێڕە ئەگەر ئێوە وەڵامێکی ترتان بێجگە ئەم وەڵامە داوەتەوە ئێمە ئەو ڕاپەڕینە داخین و بڵێن ئێوە ڕاستەکەن یا من نمبیستگە یا من بەگوێم نەی خواردگە یا تا ئێستا نازانم ئێوە لە وەڵامی ئەمەی کە کورد بۆ یەک ناگرێ چییە جواب نییە من پێت ئەڵێم کاک مەلا بەختیار تۆ فرە ئەخوێنی تۆ کتێب زۆر ئەخوێنی تۆ حەزە لێ سمینار بگێڕی باشە مەلا بەختیار چۆن تۆ بە 50 ساڵ خەباتی سیاسی تێن نەگەیشتی کە یەکگرتنەوە بە بەرژەوەندی نییە بە دیوەخان نییە بە پشت بەشکردن نییە یەکگرتنەوە ئەوە نییە تۆ گوێزەکانە فیما بینە خۆتان بەشکەی پارەکانە فیما بینە خۆتان بەشکەی ئەمە لەکوێ فێر بوون تۆ کە باسە کوردەکەی باسە ئومەتێکەکەی تۆ باسە ئومەتێکەکەی کە ئەم ئومەتە دەبێ لەگەڵ یەکتریا یەکەوێ بۆ کابرایەکی سلێمانی واقعەن پەیوان نییە کە منە کرماشانی لەگەڵ ئەوە کوردین یەک ئومەتین یەک چارە نووسمان هەست یەک خاکمان هەست بۆ پەیوانیە بۆ تا تووڕە ئەوێژی کاورە ئێرانی تو چی دەوێ بەڕاستی ئەو ئێران زۆر خۆشە بڕوان پێ بکە من بەدەیان بە حەزاران کوردم لێرە بینیوە کەڵێم کرماشان ئەڵێ ئێران زۆر خۆشە بەڕاستی ئێران زۆر خۆشە تۆ نەتوانیوە یەک کارکەی ئەو کارە ئەمەیە فینکشن مەلا بەختیار یەکێتی لە ڕەوایەتۆ ئێت لە چیرۆکۆ ئێت یەکێتی لە بەرژەوەندی نایێت ها یەکگرتنەوە لە بەرژەوەندی نایێت ها ماڵی یەکتری ڕێخێن و دوو پۆستی وەزارەت بین بەم و دوو پۆستی وەزارەت بین بە ئەو لاوە با ماڵەکە ڕێخەین ئەمە خەڵکی پێ ئەگەوجنن تاریخی میلەتێکی پێ ئەگەوجنن میلەتێکی پێ نابوود ئەکەن ئەم کارە مەلا بەختیار ئێوە ئیمکاناتتان بوو بیر بکەنەوە پوڵتان هەبوو کە کار نەکەن پوڵ بۆ ئەوەیە کە کار نەکەی هەتا کار ناکەی کارێکی تر بکەی دانیشی بیر بکەیتەوە
بیر بکەیتەوە چارەسەر بدۆزیتەوە بۆ قەیرانەکانت دەستنیشانکەی. ئێمە یەک ناگرین دێ بۆ یەک ناگرین. سەبەب چییە؟ سەبەب چییە کابرا خۆی ئەڕوا ئەفرۆشێ بە کازمی؟ سەبەب چییە حەز بە کازمی ئەکا؟ سەبەب چییە حەز بە خامنەیی ئەکا؟ سەبەب چییە کاورا بە ناوی ئیخوانی حەز بە ئۆردۆغانەکە؟ سەبەب چییە کاورا بە ناوی سیاسی بوون لەگەڵ دەوڵەتە ئێران هاوکارە؟ لەگەڵ دەوڵەتە ئێران هاوکارە. سەبەبەکە ئەمەسە. مەلا بەختیار ئێوە ئەمە ئەزانن وەلێ نایژنی، چون ئەگەر بیژنی لێتان ئەشێوێ، چون ڕێگەکە سەخت ئەوێ، چون مەجبورن شەڕکەن. و ئەم شەڕە وجودیە. کورد فقط بە یەک چ دیەگەگرێ، بە احترامات و برای بەڕێزم و ئەمە کەسایەتی گەورەی کوردە و ئەم کەسایەتیە گەورانە با لەگەڵ یەکتریا ڕێکەفن. نا، کورد ئومەتێکە تاک بە تاکی خەڵکی ئەم سەرزەمینە ئێشێ لە بیرۆ یەکتری بگرێ، لە بیرۆ یەکتری بگرێ. ئەوە چییە؟ ئەوە ڕەوایەتە مەلا بەختیار، ئەوە فینکشنە. فینکشن ئەگەر ڕەوایەتە کوردی لەو میشتی ئینسانی کوردیە لە زاخۆ و دهۆک و هەولێر بوایە، ئیمڕۆ کەس حەزی بە کازمی نەیەکرد. باوەڕکە ئیمڕۆ کەس بەخۆی نەوت عێراقی، ئیمڕۆ کەس ئاواتی سەدامی نەخواست. بزان لە کاتی سەدام حسێنە سپلێت نەبوو، لە کاتی سەدام حسێنە مۆڵ و شاپینگ سنتر و ئەمانە نەبوو. ئەمڕۆ ئەگەر خەڵک هەڵی سەنگێنێ ئەم سلێمانیە زۆر ڕواڵەتی فەرقەکە لەگەڵەوەی سلێمانی بەجێ سەدام بەجێ هێشت. ئەو کەلاوەیە سەدام بەجێ هێشت. بۆ خەڵکی حەزەکە بە سەدام؟ بۆ تۆ سەیری سلێمانی بکە قاتی بەرز و شەقام و شەستی و تەمیزی و خەڵکەکە ژیانی گۆڕاوەیکی چواردانەی یەخچاڵی هەیە و هەموو شتێکی هەیە، سەلاجێ هەیە و مبەڕیدەی هەیە و فەقر نەبوو لە کاتە سەدامە. با فەقر هەبوو لە کاتە سەدامە، خەڵکیش پارەی زۆری نەبوو. لە کاتی سەدامە 4-5 دانە حاجی بازاڕی لەو سلێمانەیە لەوانەیە تۆزی پوڵیان بواە. ئەی بۆ خەڵک ئیمڕۆ پێی وایە کە ژیانی ناخۆشە بەدەستەوە؟ بۆ پێی وایە؟ لەبەرەوەی تۆ میلەتێکە دروست کرد، ئەم میلەتە بە پارە ویستی خۆی مەعنا بکاتەوە. تۆ لەبەرەوەی دزی بکەی، تۆ لەبەر ئەوەی بتانی بمێنیتەوە تاڵانکەی، تۆ لەبەرەوەی بتانی تامت دەسەڵاتکەی، هەموو ئومەتی کوردیت هەڕاج کرد، هەموو سەرزەمینی کوردەوارت هەڕاج کرد. بە کوردی شوتت ئێمە میلەتێکین و چارە کەس ناکەین و گەمارە و دریاگین و خۆخۆرین و خائینین و پارەپەرستین و دائیمەن برسین و بەهیچێنین. دانیشن بەسرە کێشەکانە خۆتانەوە. ڕوود کردە کەسانی تریش وتت لاوە و کێشەی کورد بە ئەسڵەحا حەل نابێت و کورد کێشەی نییە و بە پارە حەلیکەن و بە شەوە شێعر و بە کۆنفرانسە شێعر و بە فیلمە سلێمانی و ئێوە ئەمتانە کرد. ئەمەزانی ئاخرەکەی بوو بەچی مەلا بەختیار؟ تۆ هەتایە ناتوانی بە ملیار پوڵ بکەیتە ناوە دەمە مەردمە، ناتوانی. تۆ فقط ویستە دەم مەردمە فاسد کەی بە پارە. بزان ئەم مەردمە تێتە ناوە شەقا مەزانی حاڵی باش نییە، حاڵی لەوەی کە ژیانەکەی هیچ معنایەکی نییە، باش نییە. دەنا جاران برسێتی کێشاوە، زۆر کێشاویتی. سەدام حسێن ئەمانەی لە لادیەکانی ئەگواستەوە ئەنفالی ئەکردن. سەدام حسێن ئەمانەی ئەگواستەوەی خستن ناوی شارەکەکان. کابرا کاری نەما بوو، ژیانی نەما بوو، بەڵام ئێستا ئاواتی سەدامە خوازێتەوە. بۆ لەبەرەوەی تۆ دەسەڵاتە کوردی نەبووی، حەلیم بووی. تۆ ئەلکی ئەلی بەگ نییەی. باوەڕکە تۆ ناتوانی بێ جواو بیت و هەمووی ئەو کەسانیش کە لە دەوری خۆت کۆت کردووەتەوە بە ناوە ڕووناک بیر و پرسیار لە تۆ ئەکەن. بۆ من سەیر و سەمەرەیە چۆن حەجکە ناتوانێ وەڵامە باتۆ کورد چۆن یەکتری ئەگری. کورد بە چیرۆک یەک ئەگرێ مەلا بەختیار، بە چیرۆک و کوردیەت. کورد کێز و کورد چۆن ئینسانێکە و جیهانی کوردی چۆنە تا ئەم کوردە فەخری پێ بکە، تا ئەم کوردە هەست بەوە بکە فەرقی چییە لەگەڵ ئەوانی ترە.
تام کوردە بزانێ دوژمن کە پەلاماری ئەدا بۆ پەلاماریەدا پەلامارەدا نەوتی بووە یا پەلامار ئەدا وجودی بووە وجودی ئەوەسە کە نەما نەوتەکە ئەوە بەڵام کە وجودی ما ناتوانێ نەوتەکە بووە ئێستا کوردیەت نەماوە تۆ فکرەکەی دەمەق تۆ وتت دەمە قۆپانە و خەڵک کێشەی نییە دەمە قۆپانە کاتە پای کازمیش بێتەر دەمە قۆپانە کاتە پای یعنی شەرواڵ یعنی پانتۆڵی کوردی ئەکاتە پایی لە کاتی سەددامیشە بەم زمانە فاسۆمیە قسەیە کرد نەببوون زوانێ کوردی قسەیە کرد ئیشی نووسا کێشەی نەبوو کوردی بوونەکەی کە ئێوە گزارشی لێکەن هیچ خەتەرێکی نییە من بیستومە بارها لە شقام ئەڵێ وەڵڵاهی سەددام زۆر پیاوی چاک بۆ گەر ئیشە بە سیاست نەوایە بۆ چون کورد ڕەوایەتی کوردی نییە هەموو کوردێ پێی وایە لە خۆی و کووردە کورد پێویست ناکەیتە کورد ئەمەسە کورد ئەمەسە و خۆی کووردە و باوکی کووردە و دایکی کووردە و گشتمان کوردین و تۆ کوردی ئەرە وەڵام من کوردم و کرماشان وەڵا کرماشانیش کووردە و ئەی نەغەدە وەڵا نەغەدەیش کووردە و ئەی ئیلام وەڵا ئیلامیش کووردە و ئەی لە ڕسان و دڕەکان کورد بوون و ئێستا خۆیان بە کورد نازان و نازانم و بۆ چون دەمە قۆپانەکەیان پانتۆڵەکەیان فەرقەکە ئەمە قەیرانە گەورە دروستەکە ئازانی بۆ قەیرانە گەورە دروستەکە مە لا بەختیار تەماشاکەم تۆ ئەزانی وە من ئەزانم و خەڵکەکە ئەزانێ ئێمە بۆ بازرگانی کردنی شوایە مەجبور بووین باج بە کەس نەین تا منفعتی زیاتر بێتە گیرفانمان تماشاکە ئێستا دانەیە کورد خەڵکی هەڵەبجەتێ لەگرا دوکانێدانی تیڵ دانانێ لە ناوی دوکانەکە چون ئەگەر تیڵ دابنێت ئەبێ باج با بە دەوڵەتە بریتانیا جگەرەی قاچاخ ئەفرۆشێ بۆ خاترێەوەی ئەگەر جگەرەی قاچاخ نەفرۆشێ بە چکلیت فرۆشتن دوکان پارە دەرناکە ئەم کارانە بۆ ئەکام کورد لەەوە نایاساییە و لەەوە خراوە و نە ئەو کووردە ئەم بریتانیا مەجای نادا کار ئیشی گەورەکە ناتوانێت بڕۆ ئەسدایەدانێ ناتوانێت تێسکۆیەدانێ ناتوانێت ڕقابەت بکە لەگەڵ ستارباکسا ناتوانێت لەگەڵ کافە نەرەوە بیکە ناتوانێت لەگەڵ کاستا بیکە مەجبورە ئیشێ بکە ئیشەکە غەشێکی تیابێ با لە یاساکەیان دەور باتۆ تا بتوانێت پارە پەیداکە بۆ معیشەتی خۆی خەریکە بازرگانیەکە باشەوە لا بەختیار ئەو ئومەتەی ئێمە کە بیویستایە بازرگانی بکە و ئێوە هەموو شتێکتان کرد بە پوڵ نەمەشیایە ئێمە دەستمان بگایە بە ئاوەکانە مەدیتەرانە نەمەشیایە مەگە تۆ نایژی هەموو شتێ پوڵە مە تۆ نایژی هەموو شتێ اقتصادە دەمینجەڵێم اقتصادە تەواو دەئیستا چی بکەین تورکیە لەگەڵمان ناسازێت تورکیە گەرەکی هەموو گیانمان ڕاماڵێ هەموو شتێکمان بووە ئێران گەرەکی هەموو شتێکمان بووە بمانکە بە نۆکەری بەکارمان بێنێت دنیامان پێ بگرێت وڵاتە خۆمان تاڵانکە ئینسانەکانمان تاڵانکە ئێران گەرەکی وا بکە ئێمە چی بکەین ئێمە تەسلیم بووین ئێمە بووینە نۆکەرە ئێران دێ ئێمە کوا ئێمە بووین بە بازرگان کوا ئێمە ئەتوانین قسە بکەین لەم دنیا کوا ئێمە ئەتوانین سەروەت بەدەست بێنین کوا ئێمە ئەتوانین بەختەوەری وڵاتێکی ئاوەدان دروستکەین مەلا بەختیار ڕاپەڕین وەختی قسەکەم خەڵکە پێی وایە ئێمە اقتصاد و ئابووری نازانین واقعیەت نازانین واقعیەت جۆرێکی ترە و بەڕاستی و بەردی گەورە هەڵگرتن نیشانەی نەهاوێشتنە نە نیشانەی هاوێشتنە تۆ نازانی تۆ درۆکەی تۆ خەریکی ئێمە قەبارە بچووکەکەی تۆ نە بازرگانی نەهیچ تۆ دزی تۆ قەبارەی ئێمە بچووکە ئەەکەیتەوە کە ئێمە دەستمان بە دەریا نەگات چون تۆ کێشەکەت ئەوەی ڕشوە ئەگری ڕشوەت ئەگری لە دەوڵەتە ئێران ڕشوەت ئەگری لە دەوڵەتە تورکیا ڕشوەت ئەگری بە ناوی کورد ئێمە بخەسێنی بۆ عێراق بۆ ئێران بۆ سووریە بۆ تورکیا گەرەکتە بمان خەسێنی دەم نەکەین و تۆ سروەتی واقعی ئێمە ئەگەر ساڵێ 200 میلیارد دلار بێ تۆ بە 4 میلیارد دلار ڕازیت 196 میلیارد دلاری پوڵی ئەم ئومەتی کوردیە ئەدەی با بڕوا لەبەرەوەی تو 4 میلیاردەکە بەدەسەوێت بەڵام تۆ ئینسانە کوردیە فرۆشی بەڵام تۆ خاکی کوردەوار بچووکەکەی تۆ بەڵام تۆ لە مێشکە ئینسانە کوردیە نەک کوردیەتە دروست نەکرد لەوەیشی کە قسەی پێکار ڕقی هەڵگرت حەزی پێ ناکە بۆیە تۆ تا دەمەکەی تۆ لە سلێمانی و لە هەولێر هەڵن کاکە کەی باوی کوردایەتی ماوە لاوە دەی کوا کوردایەتی مەگەر هەبوو تۆ وتت کوردایەتی هەیە و درۆت کرد و ئیسەیشە ئەڵێ هەیە ئێستەیش ئەڵێ هەیە ئەمە خەڵک کوشتنە ئەمە میلەتێ کوشتنە کوردایەتی نەبووە قەت نەبووە تۆ درۆت کردووە تۆ نەتزانیوە دە ئیستە بێ شەهامەتت ببێ بڵێ نەمزانی درۆم کرد
بزان من خەریکم ئەو کۆمەڵە دموکراتە کۆ ئەەکەمەوە ئمڕۆ عومەری ئیلیخانیزادە خەریک بوو قسەیە کرد لە ڕووداو عومەری ئیلیخانیزادە مەجبور بوو ئەم دافە مشەمش نەکا بڕێچت باواقعی بێژێ وتی ئێمە ئێرانچێتیمان نەکرد حیزبی دموکراتی شەی کرد وتی ئیتر نەیوە کوردایەتیمانە کرد و دەمە قۆپانەکەمان فرە زل بوو فرە مهم بووین ئیتر نەوەکو جاران درۆی نەکرد ئێوەش وەختێتی تر درۆ نەکەی بێبێژ ئێمە کوردایەتیمان نەکرد بێبێژ ئێمە ئێران دروستمانی کرد بێبێژی ئێمە ئێران دروستمانی کرد ئێمەش مەجبور بوون بمێنینەوە سەوادیشمان نەبوو عەقلیشمان نەبوو کوردیش نەبووین نەمانتوانی بۆیە خەڵک پێتان نێژێ شاخاوی خەڵک پێتان نایژێ شاخاوی چون تۆ دزی چون تۆ ئەگەر ئیستە بڕۆی هەر کەسێکی تر لەو هەرێمە دابنرێ لە تۆ دزترە لە تۆ دزترە بۆ لەبەرەوەی تۆ کولتورێکت دانیا دزی پەروەردە کرد لەبەرەوەی تۆ کولتورێکت دانیا ئینتمای نیشتمانی نەبوو تۆ کولتورێکت دانیا کوردایەتین تیانەما تۆ کولتورێکت دانیا ئەخلاق تیانەما ئەگەر تۆزێ ئینسانیەت ئەوێنی بڕێک نەریتی کوردی ماوە ئەنا حەجتان نەهێشت بۆ لەبەرەوەی مقاومە نەبێ لەبەرەوەی لە بەرامبەر کارەکانی ئێوە مقاومە نەبێ بزانمە لا بەختیاربا من دوو نوکتەت پێ بڵێم ئیستا ئێوە ئەو شتەی وا لە بەردەستانە بە ناوی حکوومەتی هەرێم هەندێک مؤسساتە هەندێک ئیمکانیاتی ماڵیە زەمین و عەرزێکە لە بەردەستی ئێوە بوو 3-4 ملیۆن کوردەوا لە بەردەستانە ئێوە 30 ساڵ کاتتان بوو چیرۆکێ دروستکەن ڕەوایەتێ دروستکەن گزارش با لە ئینسانی کوردی لە هەمەدان و خەڵکتان بۆ هەڵسێنێ لە هەمەدان و حەسبکا بەو چیرۆکە بەڵام ئەزانین تۆ چیت کرد تۆ ئەڤین ژین ئاسۆددانیە تەوجۆکەی هەمووی نەمایش بوو تەئاتر بوو ژنەمینی ژوپی و لچ سوورکەر و دانیشت و واتەوانێ و بڕاتەوانێ و ئەزانی بوو بەچی بوو بەوەی کە واحد لە پیرانشار و بێرن بێژن دوو جنسە هەیە لە کوردستانە تۆ قارەمانە لە هەمەدان دروست نەکرد تۆ قارەمانە دروست نەکرد لە قەزوێن دروستە نەکرد نا ڕێگە چ بوو تماشاکەم ئێرانە مەلا بەختیار چیرۆکە ئێران هەندێک مؤسسات بوو چیرۆکێکیان بەسەریۆدانیە 200 ساڵ مشتیان گرت دروستیکەن پاشان هاتن چیرۆکێکیان دانیا بەناوە ئێران چون و هاوردیان و تو خۆت ئەمازانی لە ئیمپراتۆریە خامنشان و 2500 ساڵ حکوومەتداری و ئێمە و داریشمان بوو کوورشمان بوو ئێمە ئاریایین و بە زۆر ئەمیانە کردە مێشکە مەردم بە زۆر شعریان بۆ کتێویان بۆ تەرجمە کرد و قسەیان دووە باڵایە هەڵیان خوێندووە باڵایە خۆراکیان بۆ دروست کرد تۆ ئەمڕۆ ئێژی ئێران کەس چاری ناکە ئەمریکای شاری ناکە تۆ پێت وایە سەربازی ئەرتەشە ئێران کێس خەڵکی لە ڕووسانە خەڵکی سەقزە خەڵکی کرماشانە خەڵکی ئیلامە تۆ پێت وایە سەربازی ئەرتەشی ئێران کێس تۆ پێت وایە سەربازی ئەرتەشی تورکیە کێس دیار بەکریە قازی ئەنتەپیە خەڵکی وانە خەڵکی موشە خەڵکی ملەتیەس هەرەوانی واتێن کورمانجە وەلێ ئەو سەربازە لە ژێرە فەرمانە ئۆردوغان گشتمانی تۆقاندووە ئەو سەربازە لە ژێرە فەرمانە عەلیە خامنەی گشتمانی تۆقاندووە تۆ ئێمە تۆقاند بۆ عەلیە خامنەی دەنا ئەو سەربازە لەوێ ئەویش سەربازە لە تورکیە ئەوێکیش سەربازە داستانەکە لەکوێ بوو پەس تۆ ئەمەی دروست کردووە حکوومەتی کوردی نییە بەڵام بە دەمامەک ناوتانیا حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق وە بەحستان کرد هاتن لە ڕووکەشە و بە کوردی قسەتان ئەکرد ئەتان وت باشوور باکوور ڕۆژهەڵات نەتان ئەوت کوردستانە ئێران نەتان ئەوت کوردستانە تورکیە نەتان ئەوت کوردستانە سووریە
بەڵام لە ڕێی فەرمی و قاوانینی ئیداری کوردستانی عێراق، کوردستانی سووریە، کوردستانی ئێران و کوردستانی تورکیە بوو. بەڵام تۆ ئەهاتی پوڵت ئەدا بە عیدەیەک کە سپای پاسداران بە تۆی ئەناسی، تۆ ئەمانتە ئەکرد بە هەڵسوڕاوی کۆمەلگای مەدەنی بێن مۆدیلی تۆ تەبلیغ بکەن لەکوێ لە کوردستانی ئێران ئەوەی تۆ ئێژیتی. سەمەرەکەی ئەمە ئەبێ بەمە سێرکە گەنجی ئێمە ئیمڕۆ تۆ دروسە کردووە، حەزی لە پوڵە، حەزی لە سەیارەیە، حەزی لە سێکسە، ناتوانی بۆی مهەیانیە، ناتوانێ کوڕەکەی تۆ ئەوێنێ قاپە بازیەکە، کنیشکەکەی تۆ ئەوێنێ پرۆتێز ئەکا، ڤیلای هەیە لە ئەمریکا، ڤیلای هەیە لە ئەسپانیا، وەختە دڵی شەق بووە، تۆ خۆت فێرە کردووە، هەموو شتێ لەم دنیا پارەیە، تۆ فێرە کردووە. ئەم ئینسانە تووڕەیە، ئەم ئینسانە نانیشی پێبەی هەر برسیە. مەلا بەختیار، فەقیر ئەوە نییە نانی نییە بخوا، فەقیر ئەوەسە وا دائیمەن شتێکی ئەوێت، ئەوە فەقیرە، چون هیچ وەخت پڕ ناوێ. مەلا بەختیار، ئەو ژنانەی وا دوو بیزدانە ڕەفیق کوڕیان هەست، دۆسیان هەست، فەقیرن لە بابەتە عاتفیوە، فەقر عاتفیان هەست، پڕ ناوێتەوە. ئەم فەقرە بە پیاوێ پڕ ناوێتەوە، بە دوو پڕ ناوێتەوە، بە سێ پڕ ناوێتەوە، بە چوار پڕ ناوێتەوە، بە پەنج پڕ ناوێتەوە، پڕ ناوێتەوە. فەقیرە، ئەو ژنە دەوڵەمەند نییە لە پیاو، فەقیرە لە پیاو. بەڵام ژنێک کە پیاوێکی هەست دەوڵەمەنە لە پیاو، فەقیر نییە لە پیاو. ئەو پیاوەی وا یەک ژنی هەست دەوڵەمەنە لە ژن، بەڵام ئەو پیاوەی وا لەگەڵ دەژنا ئەخەوێ فەقیرە لە ژن، قەت تێر ناوێ، قەت تێر ناوێ، بە فەقیریش ئەمرێ. ئەوە نییە بەو زوانەیە دیشە جوولەکە ئێژێ گدا گەرجەهن بدوو دەهی گداست. سوالکەر ئەگەر دنیای پێبەی سوالکەرە. ئەم خەڵکتە دیوە موچەشی پێبە، بەیانی هەم موچەی زیاتری دیگەرەکە، یەک موچەی پێبە ئێژێ ئەی موچەکەی ترم کووە، دوو موچەی گەرەکە. ئێوە ئەم مردمتانە فەقیر کرد، بە مەسرەفکردن فەقیرتان کرد. ئێستا مردمە حاڵی خراوە، تۆ ناتوانانی تێریکەی. وەکو ئەو میلەتانەی وا لە دنیا وایان پێکردن ناتوانن تێریانکەن. ئەم میلەتە ئەبێ بیخەسێنی، ئێستا ئەبێ نابودیکەی، ئەبێ بە نەخۆشی بیکوژی، بە جەڵتە بیکوژی، بە هەرچی شتە بیکوژی، تا نابود بێ میلەتە، تا مقاومەی نەمێنێت. پس غەڵەتە گەورەیە ئێوە لە ئەوڵۆ ئەمە بوو ڕەوایەتە کوردیتان نەهاورد، چون ئەگەر ڕەوایەتی کوردیتان بە هاوردایە ئەو جار لە هەمەدان و سەرباستان بۆ هات. ئەو جار تۆ با لە ڕووکەش و حکوومەتە هەرێم وای تا، بەڵام لە ژێرۆ گروپێکی، هێزێکی نیشتمانی وەتەنی کەی لە وەتەنی کوردی دروست بووایە، تۆ بە ئیمکاناتە ئومەتە کوردی بدنیا بەردەسی، تەلەڤیزیۆنە دنیاە بەردەسی، تا لە قەزوینەوە خەڵکی هەڵساندایەتەوە. ئیستا بە چە قانەیە تارانمانە گرت، بە چە قانەیەمان گرت. دەی تۆ ئەم مردمەت فاسد کرد، تۆ گشتت کردە ئێرانی، تۆ ئێمەت کردە کوڕە کوورەش، تۆ ئێمە بوو لەبەرەوەی تۆ لە سلێمانی بمێنی تۆ. مەلا بەختیار، ئێمە پێمان ناخۆش نەو ئێوە سەلاحەدینێک بوون بۆ خۆتان. من پێم ناخۆش نەبوو مەسعودە بارزانی ببێ بە سولتانی خاوەرمیانە، ببێ بە مەلەکی خاوەرمیانە، تۆ ببیت بە مەلەکە خاوەرمیانە. بەڵام ئێوە ئەم ڕێگەتانە نەگرتە بەر. ئێوە لەبەر خاتری ئەوەی دەسەڵاتی بچووکتان بمێنێ، خیاڵی بچووکتان بمێنێ، مردمتان فاسد کرد بۆی، بۆ خاتری ئەوەی بیان و بە تۆ نەگرێ. ئیستا ئیتر هیچێکە نەماوە بەدەسەوە، هیچ. ئەم مردمە بە هیچ تێر ناوێ، هیچ ئینتیمایەکیشی نەماوە، نە ئەخلاق ئیتر ئیشەکات، نە کوردایەتی ئیشەکە، نە دەمە قۆپان ئیشەکە، نە زوان ئیشەکە. ئیستا گەرەکی بیڕۆخێنێ. زوو شتارم داوتم جۆکێر تێت، خۆیان دروستیان کرد. ئەی ئەم هاتوو هاوارەی ئێمە لە چی بوو؟ لەوە بوو کە کوردبوون معناکەنەوە، ئێمە معنامان کردو. ئێوە ئێستا هەمووتان خۆتان کردووەتە کەڕ، ئەزانی بوو لەبەرەوەی لە دەموچاوی من قینتان تێ. ئێوە
ئێوە قینتان تێ ئینسانێک بێت لەم کوردەوارە کارێکی کردبێت تا ئیستا هیچ کەس نەیکرد بێت ئەحساسەکەن ئەو ئینسانە جێگەی ئێوە تەنگەکە ئێوە پیاگ نیەن و پیاوەتی ئەو دەرەکەوێ بۆیە دەنگی کپەکەنەوە ئەگەر بچووکترین ئینتمای نیشتمانیتان بوایە ئەو کەلامە ڕاپەڕینتانە ئەورد لەسەری کارتان ئەکرد با لێتان بدایە منیشتان بکوشتایە با نەترسن لە دەم و چاوە من با نێژن لاوە تێت و ئۆێت و گەرەکێسی خۆی نا بتان کوشتایە وەکو مەسیحتان پێ بکردایە با ئەوەنە پیاگ وایەنە بتان وتایە باشە دەسەڵاتەکە نادەین بە ئەم با بڕۆین بیکوژین بەڵام بڕۆین ئەقڵەکە بێرین و بەکاری بەرین تا ئەم ئومەتەی پێ ڕزگارکەین بابە ئێوە شکۆی دەسەڵاتتان نییە قەبارەتان فرە بچووکە ڕێ بکەون لەسرە چی تۆ بۆ خاتری ئەوەی کە بتوانیت بازرگانیکەی ئێشێ بتانی شەڕی بازرگانیکەی تۆ ئێشێ بتانی ڕێگە بکەیت تۆ بۆ ئەوەی بەرهەم بهێنیری بەرهەم بێریت تۆ ئێشێ بتانی ئیرادەی خۆت بەسەر دەریا بسەپێنی تۆ ئێشێ تورکیە پاشەکشە پێ بکەیتەوە تۆ ئێشێ وازە برە لە دەسە خۆت نیشان بدایە کاورا بێ ئیرادە لا ئیرادی لە دیاربەکر و پەلاماری چەکی بایە بەرام ڕوو بە ئەنکارا بڕوایەوە تۆ ئەتوانێ ئەو کارە بکەی ممکن بوو ئەو کارەوە ئێوە نەتان کرد چۆن حیزیەتی ممکنە چۆن ئێمە ئەم گشتە تەحقیرە پێمان ئەکرێ بۆمان ممکنەوە تەحملی ئەەکەین چۆن حقارەت تەحمل ئەەکەین بێ وجودی تەحمل ئەەکەین بێ ناوی تەحمل ئەەکەین چۆن ئەم گشتە تەحقیرە تەحمل ئەەکەین نەمانەتوانین تەحملی سەروەری و شەڕیش بکەین چۆن نەمانەتوانین تەحمل برسیەتی بکەین ئەو خەڵکە نییە برسیە ئەو خەڵکە لە ترسی ئەوەی برسی نەبێ هەمیشە برسی بوو ئەو خەڵکە لە 5 ساڵی ڕابردووە تا ئێستا برسیە تا ئێستا هەر کەسێ تێتە بەرە کامەرایژێ برسیمە و نانم نییە و بەو بەختم و براڕۆ و فریای کرێ ناکەوم و فریای نان ناکەوم دەی ئێوە نەچوون بە قوڕوگە تورکیە نەچوون بە قوڕوگە ئێرانە نەچوون بە قوڕوگە بەغا لەبەرەوەی خەڵک برسینەوێ وانییە واتان وت دێ خەڵک برسیە خەڵتان برسی کرد با ئەم خەڵکە شانی بدایە لە شانە یەکتریا لە ژێرە ڕەوایەتە کوردیە حتا تارانی هەڵبەتی ڕێبی وتە ناچارم ژیان کەم ناچارم بازرگانی کەم و دنیا ئەبێ حەقی بازرگانیکردنی من بە ڕسمیت بناسێ یا من بازرگانیەکەم یا نایەڵم کەس بیکە یا نایەڵم کەس بیکە ولی تۆ لاو و تەکسپای پاسەرانە ڕێکەوین و نەوتی بۆ هەنیرین و تانکرە نەوت و بیوە و خۆ زەحمەتمان بۆی نەکێشاگە و خۆ ئیلسی باوکمانیە و قەیناکە و بیوە و 20 دۆلارە تۆ 10 دۆلار بەوە ئێمە تۆ وات کرد ئێرانە کردە ئەرباب کردە زلهێز لەبەر خاتری ئەوەی ئێمە ڕێگە سەختەکە نەچین چون تۆ پیاوی ئەو ڕێگە سەختە نەبووی کاک ملا بەختیار کوڕی خاس لەم کوردەوارە ناپەنەمێت ئەم کوردەوارە ناخوا هەموو ئەم کوردەوارە داگیر ناکە نەفەرێکە جێگە بۆ هەمووتان بوو پیاگ وایەنە مەرد وایەنە کورد وایەنە ئەو مردمە بە ناڕەقەش لەگەڵتانە شەڕیە کرد چون بۆ شکۆی کرد چون باوەڕی پێت بوو چون ئەیزانی تۆش خۆت خەریکی ئەیکێشی چون تۆش خۆت خەریکی ئەو کارە ئەەکەی باشە مەلا بەختیار تۆ بەجێوەی فعالی جامعەی مەدەنی دروستکەی بۆ سنە بۆچی نەتهێشت هێزێکی نیشتمانی کوردی دروست بێت ئیتە زەرمەمان لە دەوڵەتە ئێرانی هەڵساندایە زەرمەمان لێ هەڵساندایە بۆ نەتان کرد پەلامارتانی ئەدا دە ئەوە خۆشە هەرچی ڕۆژە بە فیلمێک و تۆپتان تێگرێ و تۆپتان تێ ناگرێ و تۆپتان تێگرێ و تۆپتان تێ ناگرێ با ئیستا ئێوە پوڵتان نەبوو ئیمکاناتتان نەبوو چەک و ئەسڵحەتان نەبوو با ئیستا ئێمە لە ناوخۆوە لە کرماشان و لە سنە و لە مەهاباد و لە نەغەدە و لە ئیلام و لە وڕماوە با ئیستا ئێمە 20,000 نیروی مسلحمان بووایە تا بزانم کامە هێزە ئێران ئەیتوانی جورئەت کا پەلامارە ئێمە بە تا بزانم کامە هێز ئەیتوانی پەلامارە سلێمانی بە وەلێ تۆ وتە بە خەڵکی سلێمانی لاوە تەکان بخۆین و کوردایەتی بکەین و لاوەم قسانە بکەین ئێران ئەما خوا لە سلێمانیە ئەی بۆ خۆ ئێمە بەلەگ نەبووین ئێمە کوردین ئەوە نییە هاوارەکەین
ئێوە نێ لەسەر کەرکووک هاوارمان کرد لەسەر ئێوە هەزاران هاوارمان کرد تۆ فعالە جامعەی مەدەنیت بۆ ئێمە دروست کرد بەلا بەختیار تۆ فعالە جامعەی مەدەنیت بۆ ئێمە دروست کرد تۆ پەکەکەت تەیار کرد تۆ پەکەکەت بەسەر کۆڵە ئێمەوە دروست کرد چون ئێوە لە قەرارگای ڕەمەزان دروست کریا بوون ئێستش سپای قودسن ئێستش سپای قودسن چون بنەماڵەی بارزانی بەرچاو چنووکن قەت کورد نەبوون بنەجوون بەرچاو چنووکن ژن و شنخوازی تەکە هیچ کوردێکا ناکەن دەسەڵاتە بچووکە ناوچەیان بۆ خۆیان گەرەکە پوریان بۆ خۆیان گەرەکە حازرن تەکە دنیا ڕێبکەون بەس عشیرەکەیان بمێنێتەوە بەژێر دەستیان عشیرەکەیشیان لەژێر دەسە خۆیان ناوێت تەجاوز بکەنەوە تەکتەکە ئەفرادە ناو عشیرەکەیان ئەو بنەماڵەی بارزانیە ئەمە خیانەت بوو بە میلەتێ بە ئومەتێ بە سەرزەمینێ ئەمە خیانەتە مەلا بەختیار ئێمە سیاست ئەفەهمین متوهم نین ئێمە ئەزانین لەم دنیا ئیرادە کارەکە ئەنا هیچ کەسێ نایەڵێتەوە پاروێنان بخۆی نایەڵێ پاروێنان بخۆی گەرەکی خۆی بیخوا بەڵام تۆ پێی تەحمیلەکەی تۆ ئیرادەی خۆت بەسەر ئەوە تەحمیلەکەی ئەویش ئەمێ پێ ناکرێ من ئەگەر ئامادە نەبووم بمرم ناتوانم بژیم بەلا بەختیار بە کوردی ئێژێ پیاگ ئەگەر لە گەوادی بترسێژن ناخوازێ بەلا بەختیار ملەتە ئێمە نەیەتوانی شکۆمەند دوێت و دەسەڵاتێکی گەورەی هەبێت و بەختەوەروێت و سەروەتمەند وێت و پارەدار وێت شەڕنەکە ئێمە بازرگانیمان گەرەکە هایتە من ئەسڵن بەحسە کوردایەتی و سەرزەمین و حب و نیشتمان و ئامانمە بۆ تۆ نەکردا بە زمانە بازرگانی و پوورتەکەی تۆ قسەم کرد تۆ چۆن پێدوا بوو ئێمە فقط بە نەوت فرۆشتە نەتوانی مەدەسەڵات بگەین چۆن پێدوا بوو ئێمە بەناو عێراقین بەڵام ناڕۆین عێراق بگرین دێوە خەڵکی عێراق نیشتی معتەرزە بەرامبەر بە حکوومەتە شیعە چۆن ئەو ئەتوانێ بێت هەرێم بگرێ ئێمە ناتوانین بڕۆین بەغا بگرین چۆن ئێمە تەبقە دەستورە هەرێمە عێراقە فدراڵ بەشێ لە عێراقین بەڵام ناتوانین بڕۆین بەغا بگرین و بێژین ئەم حکوومەتە فاسدە و بێشەرەفە و نادروسە و ئەم خەڵکە ئازادکەین و ئەمە داردەسە ئێرانە چۆن ناتوانینەوە قسە بکەین ئایسە تۆ بە چەقانەی دانێ ئاڵایە هەڵسێنێتەوە لەو سلێمانیە لەو زاخۆ دانەیە کوردوێت خۆی بشوپێنێ بە سەڵاحەدین بێژێ ئەم ئێرانە دەبێ بخەمە دەرەوە لە عێراق تۆ بڕۆ پەلامارە بەغا بە بزانم کام هێز بەرە پێگرێ بزانم خەڵکە دەگەڵە یا خەڵکە لەگەڵ نییە بزان مەلا بەختیار ئەزانی چۆن ئێوە خەڵکتان گەوج کردووە مەلا بەختیار هەموو دنیا کە ئەرتشی هەیە 100,000 هەست 50,000 یاڵەتە متحدەی ئەمریکا گەورەترین ئەرتشی دنیای هەست ملیۆنی سەربازی هەست 400 میلیۆنە 400 میلیۆنە یعنی یەک بە چەند یەک بە 400 ئەسڵحی وابێ مەلا بەختیار پێویستی نەکرد هێزێک مەسەڵەن کۆمەڵ و دموکرات ئێژن لاو ناتوانین و چارمان نەکرد زانی بۆ چارتان نەکرد تئوریتان نەبوو تئوری کوردایەتیتان نەبوو هەموو میلەتێ هەمووی شەڕ ناکە ڕۆڵەکانی شەڕەکەن هاو ئێرانە توێژی زەرحیزە هێزە نظامیەکەی بە هەمووی و ناگاتە 600,000 ناگاتە 600,000 دەی چی باعث ئەوێ ئەم 600,000 شەڕکە ڕەوایەتە ئێرانیەت بزان ئەگەر ڕەوایەت فینکشنە کوردی بوایە شارە سنە بە 50 ڕۆڵە ئیداراکریا بە 50 ڕۆڵە چون هەموو خەڵکەکە لە پشتم 50 نەفەرە بوون ئەم خەڵکە گشتی دووربینە ئەوان بوون گشتی چاوە ئەوان بوون گشتی جاسوسە ئەوان بوون ئەم خەڵکە ئیجازەی نێدا یەک نەفەر بێتەوێ ئاخرین ئەخباری ئەوت یەک دوژمن نەیەتوانی بە بەردەم ئەم خەڵکە بێت و بچێت یەک دوژمن بە بەردەم ئەم خەڵکە نەیەتوانی ڕۆڵەی کورد بگرێت نەیەتوانی چون ڕەوایەتی بوو 50 دانە دەست بۆ شوێنی گەرەک بوو کەسی تری نەگەرەک بوو هەموو ئومەت لەژێر ڕەوایەتی کوردیا بوو 50 نەفەریش تەقەیە کرد یەک نەفەر نەیەتوانی بێتە ناوە شارە درۆزنن نێوە ئێستش درۆزنن ئێستش ئەو هەموو مەترسی هەیە بەچی کۆیەکەیت و خەڵک ئەوە ئەسڵن باوەڕی بەم کوردایەتی کە ئێوە هاورتان و ناوتان یا کوردایەتی نەما و ئێستا خەریکە دوودەسی ئەم حەلیمە کوردستانە ئاتۆ کازمی و ئەیداتە حکوومەتی مەرکەزی کێ تاوانە ئەمادا کامتانە چنە ژێرە بارە ئەم تاوانە گەورە
کامتانەچن نەماتوانی و فەساد بوو لە ئەوت خوا و یعنی ئیستا خەڵکی و ئەزانێت تۆ ئەم خەڵکە فاسە دەکرگە یەکێکی تربێری دای بنی هەر لەم سیستەما لە تۆ پاکترە ئەم خەڵکەشی قامە قیام بکە ئەم خەڵکە ئەبێ قیامی کوردی بکە من وەختی خۆی وتم ئێوە ئەتانتوانی دەوری مەدینە بگێڕن لە سەدری ئیسلامە دەوری مەدینە بگێڕن و هەموو منتەقەکەمانە گرت و ئەمان گرت ئێستش ئەو ئیمکانەتەتان هەیە هەتانە هەم تۆ هەتا هەم پارتی هەیەتی هەتانە بەڵام نییە چاوچنووک و مشت قوچیاگن ڕۆژێ فیشەکێ لەو ئەسڵحەی ئێوە دەرنایە بەرامبەر بە یەک دوژمن دایشی ئەنێن و دەریش ئەچن چون پوڵتان دزیگە چون قوژبنێکتان گەرەکە بچن تیا سەکسکەن و ڕابوێرن ئێوە حەج وەخت کورد نەبوون حەج وەخت کورد نەبوون حەج وەخت وەکو تاکێکی کورد بیرتان نەکردەوە حەج وەخت ئەوەنە ئینتمانی نیشتمانیتان نەبوو درۆ بوو هەمووی درۆ بوو بۆیە ئەم خەڵکە بێتە خیابانەوە بیشێوێنێ و ئاگری با و تووڕێژ ئەوێت و تۆش هەڵتێت و چۆش دەرەچیت مەگەر یەک کارکەی بە کۆنگرەی پارتی وەکێتی ناوێت ئەمە بە کۆنگرە ناوێت تەمام ئەم فەسادە کە تەحتە ناوە کوردکەتان بێن بڵێن وانە بوو بێن دەسێ وا برتان لە فەسادەم ئومەتە کوردیە دروستی کەنەوە و مەجال بدەن ڕەوایەتی کوردیەت بۆ هەموو کوردەوار باس بکرێت و هەموو کوردەوار بزانێت مەلا بەختیار ئێران کڵاشینکۆف و RPG ئەهەنێرێت بۆ حیزب الله مەلا بەختیار ئێران 200 ملیۆن دۆلار سەرفە حیزب اللهی کردگە مەلا بەختیار 200 ملیۆن دۆلار پوڵی دوو هەواپەیمای شەڕکەرە و عەرەبستانە سعودی هەر لێ یەکەوێتە خوارەوە مەلا بەختیار 200 ملیۆن دۆلار دەوڵەتە ئێرانی لە تارانە خست سەرفمان کردە وەلێ تۆ کردە بەچی تۆ کردە بە سەکسە ناوە شمال لەبەینە برد تۆ حەیزەکانی سپای پاسدارانە بردە ئەوێ بە ناوی کوردی دەمەقۆپان لە پێی ڕۆژ هەڵات سەمینارە بۆ گێڕان و پوڵ و پێدان و ئەنیستیتە کوردی تارانە گەورە کرد و جبهەی متحیدە کوردە گەورە کردە و لەوە ڕەداوە کۆمەڵە و لەوە ڕەداوە دموکرات و هەر لەبەرەوەی کوردایەتی بخزێنی تۆ بمێنیتەوە پاتان وارە لە بە گۆڕا خەریکن ئەمرن ئەوەنە مەردانەگیتان بوێت با لە تاریخا بمێنێنەوە تۆ با ناوت ئەلک وایە ئیستا خەڵک پێتی وایە بووتە ئەلی بەگ وەلێ ئێوە هەرچی پاسا و هاورتانەوە بۆ خاتری بوو ئەوە بوو ئێمە نابوتکەن و ئەو خەڵکە ڕائەپەڕێ بەرامبەر بە تۆ و تۆ بە حیچێ ناتوانی بەری پێ بگری چون تۆ هاتبووی نابوو دیکەی دەسەڵاتە تۆ فرە قێزەوەنترە تا دەسەڵاتە سەدام چون تۆ بەناوە کورد نابوو دەکەی تۆ وجودە کوردە نابوت کرد وجودە کورد بەڵام سەدام یەک قەیزێکی لە ئینسان دروزە کردە بەرامبەریا بێسێ وەلی تۆ کارێکە کرد ئەم مردمە خۆی بە چەپکە گوڵ بڕواتە بەردەمە تاران و ئەنکەرە تۆ عەشق ئەنکارا و تارانە خستە سەر خەڵکە سلێمانی و خەڵکە هەولێر تۆ خستە تۆ کۆمەڵە و دموکراتە سوارە ملێ سنە و کرماشان کرد تۆ فعالە جامعەی مەدەنیت سوارە ملە سنە و کرماشان کرد تۆ کردە و تۆ ئەم فەسادە مردم هەرچی فاسد تروێ من ڕاحەتتر تیا ژیانەکەم ئێوە واتان کرد پس ئێوە ئەم کارنامەتانە دروست کردگە لێو دوایش بە بەیانووی ئەوەی کە حکوومەتە مەرکەزی فشاری هێنا و یاسای گۆڕی و حەڵق حەزی پێمان نەکرد پارەکان وا دزیکتانە دەرەچن و تێنەم قۆش بن ئەوروپا بۆ خۆتان دانیشتن و بەڕاستی و تەجروبەی کوردستان خراو بوو ئێوە یەکچت تا ئێستا ئێوەی هێشتووەتەوە
پرۆژەی ئێرانی گەورەی فەرهەنگی ئێران ئەو ئێوەی هێشتووەتەوە و ئێوەش مەموری ئەوەنە دەنا بە دوو چقانە کۆیان نەکردنەوە بە دوو چقانە ئێوەش ئەزانن ئەربابتان ئێرانە چون مەموریەتتان هەست تو کارت کردووە بۆ ئێران تۆ ڕۆژ ئاوات بۆ ئێران دروست کردووە تۆ یەکێتی و پارتی تۆ پەکەکەت بۆ ئێران تەیار کردووە تۆ هەمووی ئەم کارانت بۆ ئەو کردووە تۆ لە ئینسان و کوردی نۆکەرە دەوڵەتە ئێرانە دروست کرد تۆ کردە بۆی ئەم کوردە وای پێهات ئێستا تۆ ئەوێنی کوردێک هیچ گزارشێکی لە کوردبوونی خۆی نییە ئەوەنەی ڕق و کینە هەیە تف لە خۆیەکە چون تۆ وتە تۆ کوردی ئەویش کوردە و تۆی چاو پێکەوت و ئەم فەسادە عەقڵە گشتی تۆ کردتە مێشکی و ئەمسالە تۆوە دەستگای پرۆپاگاندای تۆ کردی گەرەکتانە ماڵە کورد ڕێخەن ئەو کناراوە تەلەڤیزیۆنتانە دوو مانگ بدەنە دەست ڕۆڵەی کوردی تا بۆ تۆ وەها ڕێخستنێ بکە پشتە ئەنکارا و تالان بدەرزێ وا ئەم کوردە ئێمە نازانێ کورد کێس نازانێ کورد بوون چییە بۆیە کەوتگنە گیانی وەکو کەمتار هەر لەحزە و لە لەشی ئەکەنن دوو ڕۆڵەی کوردیشیان واتیان مقیان خوارگەسە و حرس ئەخۆن و تووڕەن و مەراقەکەن ئێوە واتان کرد لاوە کوڕەکەم و ژیرەکە و ژیروە و نان ناخورێت و شتەکە یاسای جیهانیا بین و شتەکە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بین مەلا بەختیار ئێوە ئیمکانیاتتان فرە لە تاڵەبان زیاترە بەڵام ئەزانی تاڵەبان چی وا لە پشتا ڕەوایەتە ئەفغانی و مسلمان بوونی وا لە پشتا بۆیە ئەتوانێ بە 10,000 نەفەر شەڕکە لەگەڵ ایاڵەتە متحدەی ئەمریکا باوکە تۆ وا تۆ فکرەکەی فرە گەورە ئەمریکا و تاڵەبان چۆکی بە ئەمریکا دادا چۆکی دا پێیان سەربازە تاڵەبان نانە ڕەقە ئەخوا نانە ڕەقە بە ساڵ حەمام ناکە لە تۆرۆبۆرۆ لە مەزار شەریف لە قەندەهار بۆ چون ئیمانیان بۆ دروست کرد فەسادیان بۆ دروست نەکرد تۆجۆکەی چون ڕەوایەتی بوو لە ئەفغان بوو نخوەی بووی و ملی داناکرد وەرێ تۆ لە کورد حیزە دروست کرد لە کورد خائین و پولخۆرە دروست کرد لە کورد بێ ئیرادە و نۆکەرە دروست کرد لە کورد پاشماوەی هەموو دنیا دروست کرد تۆ وات کرد بە کورد تۆ وات کرد بە کورد تۆ کوردە بەرچاو تەنگ کرد برسیت کرد لە هەموو بوارێک و برسیە کورد شەکەت بوو مانک بوو تاقەتی نەما وەڵێ وێرانی کەین با وێرانی کەین و ئێوە سیستەماتیک کردتان ئەم کارانە ئێمە نایەڵین ئەم داستانە ئێوە بچێتە بەرەوە ئێمە نایەڵین ئێوە وا ئیدامەی بدەن نایەڵین کێشەی ئێمەوە تەعارۆزە ئێمە لەگەڵ ئێوە لە میزانە خیانەتێکە کە بەم سەرزەمینەوە بە ئەم ئومەتە کردتان و بوون و ئادرس بۆ کورد و بەناو کورد ئەم فەسادتانە کرد ئیستا تۆ زانیت یەکگرتنە کورد لەکوێ دەست پێیەکە لە چیرۆکە کوردی لە ڕەوایەت کورد بوون کورد کێس بچۆ من ئەم کوردبوون من لە دوو بەشە بە کاملی بۆ تۆ وتکە یەکێ لە چیرۆکە لاوەکە زەمبیر فرۆشە یەکێ لە تەمسیلە دەریاچەی یەخە جاودانگی لە کار جاودانگی لە شەڕ ئینسانە کوردی ئەوەسە و ئەم ڕەوایەتە وەختی ئەبزارە بدایە دەسی هێزە مادی لێ تێتە دەرەوە هێزە مادیەکی زەربەوەشین هێزە مادیەکی قودرەتمەند و ئێوە ئەو ئیمکاناتتانە بوو کەواتە ئێوە بە هیچ لە تایف و حیەلێک ناتوانن بەر بە مەردم نەگرن مؤسساتتان بسووتێنن
لەقە پارتی لەقە پارتیە، هەنە مەردمە کورد نییە. قایم مەقامە سلێمانی، قایم مەقامە خەسەندنە ئینسانە کوردیە، مڵکە ملەتە کورد نییە، ئومەتە کورد نییە. ئەوە کورد دروستی نەکردووە، ئەوە دوژمنی کورد بۆ کوردی دروست کردووە. ئەگەرم قیامە کوردی بێ مەلا بەختیار فرە پیرۆزە. مەلا بەختیار هەموو میلەتێ و هەموو ئومەتێ پرۆسەسێ تەی ئەکا، تاریخێ تەی ئەکا تا ئێتە دەرەوە لە دڵم تاریخە. ئێمە مەشایە بە قیزەونی ئێوە تێپەڕیاینا، ئێمە مەشایە لەم بحرانە بمان خواردایە. مەلا بەختیار تۆ حەتا تهدید نەکرێی و نەبریتە ناوە نابوودی، بیر ناکەی تۆ چۆن خۆت ئەحیاکەیتۆ. کوردبوون شاید دەورانێ خەڵک بیری لێ نەکردایەتەوە، بە هەندێ نەریت و بە هەندێ مەناسک و مەراسم و ئەوانە جێبەجێی کردایە، بەڵام کوردبوون ئمڕۆ لەبەر قەیرانە نابوودیە. بۆیە بیری لێ ئەکاتەوە فەلسەفەکەی دەرتێرێت و چیرۆکەکەی بەحسەکات. لەزا با بزانن ئەم لە تایف و الحیەلە خۆگەوجاندنە، بریا ئەوە نەتان وجدان بوایە، بریا ئەوە نە کەرامەتتان تێبوایە، دزیە کردتان، حیزیە کردتان، نادروسیە کردتان بۆ خاتری ئەوەی ئەم ئومەتە نابود نەوێت، بۆ خاتری ئەوەی بارە وجدانتان سووک بێت. ئاوڕتان بدایەتەوە ئێستەیش دروست ئەکرێت، ئێستەش بە ڕەوایەتی کوردی دروست ئەکرێت، ئێستەش بە قیامی سەراسەری ئومەتە کوردی دروست ئەکرێت، ئێستەش تارانمان پێ ئەخرێت، ئێستەش ئەنکارامان پێ ئەگیرێت. بابێن تا من مەلایەن ئینسانی کوردی شەڕکەرە بۆ دروستکەم، مەلایەن ئینسانی شەڕکەر خۆشم لە پێشی سپاگەیان بم، وەسڵ نەکا لە هیچ هێزێک، لە هیچ فڕۆکەی بێ فڕۆکەوانێ، لە هیچ سارۆخێکی ئەمریکی، تا بزانم سەربازە ئەمریکی ئەتوانێت لە خاوەرمیانە بمێنێتەوە، ئەو ڕۆڵە هەز بمێنێتەوە یاڵەتە متحەدەیە ئەمریکا. دەی ئێوە چۆن ناوی کورد ئەوەن بێ ئەوەی تئۆری کوردتان بوێت، بێ ئەوەی فەلسەفەی کوردتان بوێت؟ چۆن کوردن ئێوە؟ چۆن ئەم مەردمە هەر لە خۆی وە ئێشێ کوردوێ و نەتوانێ خۆی تعریف کاتەوە؟ دەی کابرا ڕاتە ناوی خیابانێژێ موچە بەغا کازمی ئەحب و کازمی، لەبەرەوەی شەرواڵ کوردی لێ پێەیە. دێژە خۆ من کوردیەتە هیچ کێشەیەکی نییە، پوڵمە دزن. ئەوەسە و مەردمە نابوود بووگە تۆ ترسیاگی، تۆ خۆت ئەو مەردمتە نابوود کرد. باشە ئەقڵە پێنەگەی فەلسەفەی کوردی دروستکەی بۆ وێرانە کرد، بۆ وێرە تۆ ئەقڵت نەگەی هێز دروستکەی بەی لە دەوڵەتە ئێران، بۆ چویت بۆ دەوڵەتە ئێران کوردە دروست کرد بە ناوی فەعالی جامەعەی مەدەنی، بۆ دروستە کرد، بۆ کەڵەگا وە خوێگەکەی لە هەولێر و لە کۆیە و لە زەڕگوێز، بۆ دەی تۆ دروستە نەکرد بۆ وێرانە کرد. ئیستا جمهوریە ئیسلامی بە زۆرە حوسیەکان لە عەرەبستان امتیاز ئەگرێت، یا بە قوربان و ساقان ئەوێت توختنی بۆ کردگنەوە؟ کامیان چۆنەکە ئەم جمهوری ئیسلامیە؟ پس ئەگەر ئەم مەردمی ئێمە ئەقلی سەقەتە، ئێوە باعیس بوون ئەقلی سەقەتوێ. من گوێم کرد ئەوانەی قسەیانە کرد بۆت، پرسیاریان لێ دەکرد، یەک لە یەک کاولترن، چون ئێوە ئەو مەردمتانە کاول کرد، چون ئێوە مەجالتان نەداوە مەردمە بیرکات، ئەو مەردمە حاڵی خاص نییە، تێر ناوێ، فەقیرە، دنیاکەی تارە، حقارەتی واتیە. بەڵام مەلا بەختیار پیاوێکە دروست بکردایە، لە خۆبایی بوونی بوایە، بەرزەمل وایە، باوەڕکە برسیشی وایە، بە پلتۆک سەرکوڵمە خۆی سوورە کرد.
خەڵکی خۆمان ئەوسا بەزل لەسەر کۆڵمی خۆی سوورە کرد خەڵک نەڵێ نانی نەخواردووە برسێتی خەڵکی ئەمە کاری بە جێگەیە کێشاوە لە ناوە تەلویزیۆنە ئەگری ئێژێ برسیمە لە کاتێکا خەڵکی ئەوسا ئاوایدا لە خۆی لە بەرەوەی سەرکوڵمەکانی سوورەی بێت شکۆی بەخۆیەوە دی تۆ شکۆت بۆ کورد نەهێشت ئێوە نەتانهێشت بەرزەملیتان نەهێشت لاو خراوە کەس حەزی پێ ناکات شتی خراوێکە و باسی مەکە و با حیزە حیزەکەین و با حیزە حیزە فرە خۆشە و خەڵکی دەم کوتکەین و خەڵکی منحرفکەین و بە تلویزیۆنەکانت کەوتنە گیانە گشتی گشتان فاسد کرد لە هەمەدان و قەزوێن و فاسدتان کرد حتا دیار بەکر حتا کوبانی و عەفرین فاسدتان کرد حتا حەڵەب فاسدتان کرد ئێوە فاسدتان کرد ئێستەیش ئەتوانن دروستیکەن من ئەزانم ئێوە هەڵناسنەوە من ئەزانم ئێوە تەکان ناخۆن من ئەزانم ئێوە غەرق بوون لە فەسادا من ئەزانم ئێوە کەوتگنە لەجکردن تەکە خۆتانە تا ئەم مردمە فاسد نەکەن نابودی نەکەن بەرنادەن بەڵام ئیمکانی هەست هەر ئینسانێ وەکو لاوەکە زەمبیل فرۆش بوو عیبرەتێ بوێنێەوە متەحول بوێ و بتوانێت مەسیرە ڕێگەی خۆی بگۆڕێت شاید واقعاً ئێوە وە شوێنە ڕێگە حەلان دەست لەم مەسخەرە بازیە بکێشن ئومەتە کوردی لە لێوارن تیکە تیکە بوون و توانەوەی مطلقە بە موئەسسات و حیزب و کۆبوونەوەی نیشتمانی و چواردانە ئینسانە فاسد بەناوە پسپۆڕ بە هیچ کوێ ناگا بە یەک چیرۆکە کوردی کە تەمام و کورد خۆی تیا بوێنێتەوە ئەبێ بەشتێ بەوە ئەبێ بەشتێ پەسپۆڕی نەگەرەکە بێت فاسدیکە لێو دووە ئەگەر ئێمە ئەمانە بردەبەرە و سیستەمە خۆمان بازرگانیە خۆمان سیاسەتە خۆمان بەسەر دنیا سەپێنین ئەمە شەڕە ئینسانە مخەیرە کوردیە لەگەڵ ئینسانە بە کۆی لە کریاگە ئەگەر تۆم تۆ قبول کرد ئەو وەختێمە شەڕە دنیامان پێکرێ ئای مەلا بەختیار محەممەد وەختێ دەستی پێکرد فکری نەکرد دنیاگرێ ئەم تاریخە جوولەکە نووسە درۆوە تەموچینە چەنگیز وەختێ دەستی پێکرد فکری نەکرد دنیاگرێ وەگرتی ڕووداوەکان ڕوو ئەدەن پاشان تەحلیلیانەکەن کورد دنیا ئەگرێ پاشان تەحلیلیەکەن ملەتێکیش بوو توانی دنیا بگرێ ئیرادەی خۆی بەسەر دنیا دابنێت بتوانێت ئەنکارا بگرێتەوە بتوانێت تاران بگرێتەوە بەڵێ ڕۆڵەی گەرەکە بیکە ئیرادەی گەرەک و ڕۆڵەی گەرەک ئەگەر تۆ پێت ناکرێت تۆ خەسیاگی تۆ کاسبیش نازانیت تۆ معاملەی گەورەیش ناکەی تۆ وە دزی نەوێ وە تجارەت نەتوانی گە ملیاردەر بوویت وە دزی ملیاردەریت وە خەلاقیەت بە پرۆژەی بکر تۆ سروەتە بەدەست ناوەردگە مەلا بەختیار و ئەم ساڵە مەلا بەختیار بە دزی بە ئینحیسارات بەدەستان هاوردگە بەڵام ڕۆڵەیەک ئیبتکاری بوێت کە ئەقڵی بوێت ملیارد سروەت بە بازرگانی بەدەستێرێ کوڕ ئەوەسە لەم ئوروپا بێت و ملیاردەر گەرەکێ بازرگانی بکە نەناوە فەساد و ئینحیساراتت تۆە لەگرایشی خەلاقیەتە بوێت لەگرایشی بتوانێت ڕقابەت بکەی لەگەڵیانە لە ڕقابەت و لە سەرمایهی ئەمانە ناگەی بە پرۆژەوە بە ئیدەوە بە خەلاقیەت توانی کارێکەی زامەنا بەختیار ئەوانەی تێنە ناوە خیابان تۆ حاڵە خراوکردن ئەوانە ئەگەر نازانن چیان گەرەکە تۆ نەتێشکە بزانن چیان گەرەکە ئەوانە ئەزانن تۆیان نەگەرەکە ئەزانن ئەو دروشمانەی تۆ داد نایەنگەرەکە قیز ئەکەنەوە لەوەی کە بۆی تۆ بدات لە ئاڵات لە ڕەنگت لە کەلامت لە وشەکانت هەمووی بێزی لێەکەنەوە بۆ خاتری ئەوەی لەم گەردەلوو لە ئەم ئومەتە خۆی لە بین نەوات
بەری پێ بگرن. بێن میزانە کاولکاریە کە کردکتانە شان بە نەژێری بەشک و بتوانن بڕێکی دروست بکەنەوە. لای ئێوە خۆش.